بەناوی خوای گەورە من ناوم سعید بەشیر موستەفایە لەدایک بووی ساڵی 1982 ئێستا کارمەندم لە مۆنومێنتی شەهیدانی هەڵەبجە وەک وەرگێڕ لەوێ کارەکەم. کاتی کیمیابەرانی هەڵەبجە بەوە دەست پێ بکەین دایرەمەوە ناشکرایە کە گەلی کورد بەگشتی تووشی چەندەها کارەساتی چەند ماڵ وێران کرد و ژەر بەڕبووەتەوەی کرد لەو کارەساتانش کە بەرۆشی ئەم میلەتەی گرت لە ساڵی 1970 لەدەستی ڕژەمی بەعسیدا چوو کیمیابەرانی هەڵەبجە بوو بەداخەوە کاتەکە ئەو ڕۆژێ ئەمە بە شێوەیەکی زۆر دڕندانەی کیمیابەرانی ئەم شارەی کرد. هەڵبەتە لە چەندەی شوێن کە معلومی جەنابتان کیمیابەرانی کردووەوە پەلاماری ئەم گەلی بەشەرەفی کوردی داوە، بەڵام بەداخەوە کیمیابەرانی هەڵەبجە زۆر لە هەموویان جەرمدڕتر بوو، لە هەمویان ناسۆرەکەی زیاتر بوو بۆ گەلی کورد بەگشتی، چونکە لە کات و ساتێک هاتوو کە بەڕاستی هیچ کات خەڵکی ئەم ناوچەیە تەسەووری تاوان و جەریمەیەکی ئەو شێوەیە نەکردبن. بەداخەوە ڕۆژی 16 سێر 1970 ئەم ڕۆژی ئەمە دەستەم کارە بە چەکی کیمیاوی بەلاماری شاری هەڵەبجە و دەوروبەریدا لە ماوەی وەک ئەڵێن چەند سەعاتێکە بەداخەوە 5,000 شەهیدی لەم شارە لێککەوتەوە بە دڵ نزیکەی 10,000 بریندارێک لە خەڵکی شار بریندار بوو. ئەوەی کە خەڵکی شار مایەوە ئاوارەی شارەکانی ئێران بوو و لە ئوردوگاکانە لەوێ نیشتەجێ بوو. من وە خۆم لەو کاتەیە بەڕاستی تەمەنم تەقریبەن 10 ساڵان بوو، منداڵێک بوو لە کۆلی چوالی سەرەتایی بوو، وەک هەموو منداڵانی تر خاوەنی کۆمەڵە خەون و خولیا و ئەو لەنا ئەو جیهانە مناڵەیە ئەژیان کە هەم مناڵە تایە ئەژی بە خەون و تەمۆحی یاری و خۆم چێژبینی و خۆشی بینی لە ژیان، بەڵام بەداخەوە ئەو کات ڕژێمی سەدام ئەو بوارەشی لە تەنانەت ناوانی ئەم شارە گرت. کاتی کیمیابەران دەستی پێکە بەتە ئێوارەیەک پێش ئەوە یان ئەتوانم یانی زیات پێ باسی پێشتر بکەم. ئەم ناوچەیە ناوچەیەکی شەڕی نێوان ئێران بۆ بەردەوام، ئەوەی کە ئێمەی لە بیرمان بێ یاریمانەکرد، زۆر جار لە کۆڵان یاریمانەکرد، مەسەلەن مەشغوڵە بووی پێش کیمیابەران سەیرەکەی دەستەواژەیەکە بوو، ئەمە باو بووی تر بوو بە بەشێک لە ژیانی مناڵان خەڵکی شار مەسەلەن بوو بە بەشێک لە تەنانەت کەلتوری گفتوگۆ لە ناو خەڵکە. ئەویژەوە بوو کە قەسپە ئەنشۆ قەسپە بۆمبارانە یەکسەر ئەو کات جایی وا هەبوو لە گەرمەی یاریکردن ئاوین بەداخەوە ئابێ قەسپە دای بوو بە یەڵا بۆ ژێرزەمینەکانەوە بەتە خەڵکی شار ژێرزەمینی دروست کردووش کەم ناوچە ناوچەی شەڕی نێوان عێراق ئێران بوو. ژێرزەمی دروست کرا و بۆی خەڵکی خۆیان پەنابن بۆ ماوەیەکی کات دوایی کە بارودۆخ ئاسایی بێتەوە، خەڵک بێتە دەرەوە و ژیانی ئاسایی خۆی بکا. بەداخەوە ئێمە لە گەرمەی چێژوەرگرتن و خۆشوەرگرتنی مناڵان نابووین، ئەمە نەڵانی خۆمان نابووین. سەیرەکەی ئەو بەو شێوە دڕندانەیە کە شەڕی نێوان عێراق ئێران ئەبوو و بۆمباران کە دەستی پێکرد کە شێوە ئێمە ئەو خۆشانەمان لێ گیرا و ینی ئەو کەشوهەوە خۆشی منداڵیمان لێ ئەشێوەندرا زۆر جار. ئەو ئێوارەی کە پێش ئەوەی کیمیابەران بکرێت وەک ڕۆژاری تر و ئێوارەکانی تر ئێمە یاریمانەکرد لە دەرەوە لەگەڵ مناڵانی گەڕک و لەگەڵ هاوڕێکانمانە بەداخەوتیان قەسفە دیسان بۆمبارانە بۆمبارانی نێوان عێراق ئێرانە شەڕی عێراق ئێرانە وەکو هەموو جاڵەکانی تر بە شێوەیەکی زۆر سروشتی ئێمە چووینە ژێرزەمینی ماڵێکی دراوسێمە. بەڵام بەتە ئێشتر ئاماژە بۆ کەم کە ئەو ئێوارەیە چووینە ئەو ژێرزەمینەوە بۆ بەیانەکەی تەقریبەن بارودۆخ ئاسایی بوویەوە هاتینە دەرەوە بێ ئاگا لەوەی کە ڕژێمی بەعس بەرنامە و پلانێکی ئاوا نەگریسی هەیە. ئەوەی کە زۆر ئەمیشە لە یادما بمێنێتەوە لە بیرمە لەگەڵ لێکێک لە ڕەفیقەکانمان بە ئێستا خزمیشە ئێستا شەر ڕەفیق بین و هاوڕێ، 'لە حەوشەی خۆمان یاریمانە کرد. یەکەم بۆمبی ناپاڵم
ئەوە معلومی جەنابتانە کە پێش قەسفی کیمیاباران ڕژێمی سەدام شارەکەی بە بۆ بیناپاڵم بۆمباران کرد. ئەو وێرانکاریەکە لە شارا بوو یا هۆکارەکەی بۆ میناپاڵن بوو ئەیزانی کە ئەم ناوچەیە ژێرزەمین دروست کراوە بۆ خۆلادەن لە کارەسات و بۆمبارانەکانی نێوان عێراق ئێران. بۆمبارانی شاوی تر بە ناپاوە دوای ئەوەی بۆمبارانی کیمیایی دەست پێ کرد چونکە گازی کیمیایی گازێکی خورز بوو خەریزانی خەڵک لەناو ژێرزەمینەکان نەخۆی حەشارەدا لەبەرەوەی ئەگە سەرنجبووین زۆربەی قوربانیەکانی شاری هەڵاتش لە ژێرزەمینەکانە بوون بەتایبەت لەو گەڕەکانەیە کە کیمیاباران گرتیەوە. ئەو ڕۆژە سعات 10:30 تقریبەن 11 بوو یەکەم بۆمبی ناپاڵم کە دای لە گەڕەکی بەنزینخانەی ئێستا ئەو وێنە بەناوبانگی کە دووکی ژۆڵنییان بە کۆڵی ئەوی تریانەوەی و دووکەڵێکی زۆر بەرز بووتەوە ئەوە یەکەم بۆمبی ناپاڵم چاتی لە بیرمە کە یعنی قڕ و تۆز و هەموو ئەو قۆڵ و خاشاکی ئەو ناوچەی بەنزینخانەی بە ئاسمانە چێمامان بینی لە حوشەی خۆمان یاریمانە یعنی قەت بیرم ناچێ و کاتە ننکم لی ئەزانی بڵێ بەرەو شێ دەرچن لەناو کۆڵانەکە سەرگەردان بووی ئێتر ئەوە بوو بەداخەوە وای ئەوە چێمە چووینە ژێرزەمین ئێوە دەکەی خەڵکی شار خۆشە هەمووی بەرەو ناوچەی حەنا بەرەو دەوروبەری هەڵەبجە هەمووی دەرچوو بەڵام ئێمە بەڕاستی نەمانتۆری هەوادەیە دەرچین لە ژێرزەمینەکان ماینەوە بۆ ماوەی 3 ڕۆژ. یەکێکی تر لەو دیمەنانەی کە بەڕاستی من ئێسش یەکێک لەوانەیە کە بیرە ناچێ لەو کاتە خەڵکی شار خۆشا بوو هەمووی لە گەڕەکانی هەڵەبجەوە بەرەوبەرێکی شارەوانی ئێستا کە ئەو کاتکان مزەمای عەنەب ئاهاتن و بەرەو گوندی عەنەب بڕۆن یەکێک لەو خێر خەڵک ئەوەنە بەپەلە هاتبوو خەڵکەوەنە بەپەلە هاتبوو تەنانەت نانیان لەرەو خۆیان نەهێنابوو خێزانێک هاتن پیاوێک و دووم ناوە ژنێک بوو هاتن لەوێ داوایان لە باوکیەوە کەوتیان ئێمە نانمان پێویستۆ بشکندمانەنێک خەڵکیش تەسەوری ئەوەی نەئەکرد کە تۆ دواترم شارە ئەبێتە وێرانەوە تەنانەت ئاردنایی جەز ناکەی هاوکاریان کردن ئەو بوو ئەمە هاوکاری و ناڵەمان کرد و بە بەشاوی خۆمان ئەو ڕۆژی حەش لەمانە بینی کە لەسەر شەقامی گشتی گەڵێکی شارەوانی ئێستا خەڵک بە لێشاو بەرەو ناوچەی عەنەب و دەوروبەری شارە چوو هیچێک لەو شتانی کە زۆر سەخت و ناڕەحەت و بۆ خەڵکەکە ئەو بوو کە نەئەبوو فڕۆکە بەردەوام بۆمباران لێکرد نەئەبوو تۆ تەنانەت گڵۆپێکی بچووکیش دابرسێنی نەچووکە بەسدای برسایە ئەو کاتێک کارەخاتەی گەورەترە بوو ئێمە ماینەوە خەڵک دەست و شەوەکەی بەباشی لە بیرمە باسی ئەوەیان کردوتیان چێنە خێزانەکانی ئەو بولدەی ئێمە کە کەسوکارە بوو گوندی خەرپانی ماڵی حاجە حەمەد حوسێن کەوت چای لەبی مژنێکی دراوسێمان باسی ئەوەی زووتی ماڵی ماوەسای ڕۆشمەی ئێستا ڕۆشمە مۆرات لەرساوە پندل بن ئینشەڵڵا سوال براکانەوان ماوە وتیان کەسیان دەرنەچوو یعنی وتیان باسی ئەوەی ئەوژنەوتی کەسیانەوان دەرنەچوو چووکە بۆ لە کۆڕەوی خەڵکەکەیە بەرەو گوندی عەنەب لەوێ لە ناوچەی ئێستەی قلیچکانیکی لێ و لێ بەداخەوە بۆمبارانی کیمیایی کرابوون و بۆمبیان لێ دراوە یەکێک لەو کەسانی کە باسی ئەو خێزانەی بۆوە کردین حاجیەک بۆ دوایی باسێکی وتی من ئێوارە چوومە لایەن وتم با بچینە سەرەوە ئەڵم کیمیایی بۆ هەوا بۆ کیمیایی باشە زۆر نایەوە کاریگەری ئینسان بکارە وتیان بەخۆیان مناوداری لە خراپەکانیدا هەنیشی وتی ئێوارە چوومە سەرەوە درەنگ بۆمباران دەستی پێکرد دۆک و تەپەیە هەر بۆمبەکان کەکەوت نەخوارەوە گرمەیە تیکات مەخوارەوە دوای عیشا درەنانە سێ دەکەم هیچ دەم و باسێک نییە یەکێ لۆ دیمەنەوەی کە ئیجێڕایەوە ئێستش ناسبین لێکەمەوە من زۆری ترساگەوە لامەوە ئەویش ئەوەیە هیچێک لە ئەندامانی ئەو خێزانە وە خەدەری خوای گەورەشن نەمردووە کە تەپەی قاچی ئەمە بیسێ و بڵی کە ئەمیەتە لایەن ئەو لە حاڵەتی بەحەست حساب کە بێهۆشیە بووە کوتوبەڕە دەسێتەوە هاوالێکی توندەکەوە بەرەوگەڕێکی شارەوانی هەر بەڕاکردن لە خەلیجەوە کاپیاوەکە ئێبینە لە ڕای کرد نەمزانی تامیانە دوای دەتۆکتەیەکی ئەندامانی ئەو خێزانە بە ئێستا ماوە لەگەڵ خێزانە ناو ئێمە 3 ڕۆژ زۆر لە مۆزوعەکە دوور نەکەومەوە 3 ڕۆژ لە ناو ژێرزەمینە ماینەوەریانە یعنی خەڵکی تر
ئاگامان لە دنیای دەرەوە نەمابوو. ئەو خواردن و خۆراکەی کە هەبوو ژنەکان ئەچوونە سەرەوە، دایکانمان خوشکامان چوونە سەرەوە ئەمیان ئامادە لەنە نایە خوارد، یعنی بێ ئاگار و دنیای دەرەوە. یەک پیرێژنێکمان لەگەڵ بوو بەردەوامەوێت با دەرچی ئێتر قەدەری خوا باوکمەوان ڕێگەی ئەوان نەدا و تەنە مەناسی مناڵداری و ناتوانن بزەوت دواش بوو، خێزانێکی گەورە بووی ئێمە مەسەڵەن کوڕی گەورەی ماڵەوە بوو، مەسەڵەن 6-7 منداڵی تر بووین، ئەو خێزانی کە لەگەڵیان بووین ئەوانیش هەرە بە هەمان شێوە لەبەرەوە هەر کەس دوو منداڵی شەڵ بتایە فریان ناکەوتن، سیارش بەکار ناهات. ئەوە بۆ ئێمە 3 ڕۆژ لەناو ژێرزەمین ئاماینەوە بە تاری تەڕماندا بە ژێرزەمینەکەیا بە باشی دەبین بەکە باوکمان بەکانیا بوو بە ژێرزەمینەکە بۆی چ نەینێتە ژوورەوە. پاش 3 ڕۆژ تیمە فریامۆزانەکانی ئێران هاتنە، یان بە تعبیرێکی تر پازدارەری ئێران هاتن، یان ئێمە ڕاستیەکە نابێمە بیشارینەوە، هاتن تیوی فریاگوزەریشان لەگەڵ بوو. ئەم وەگە گەورانە ئێمە سوار بووین، کە سوار بووین لەوێ بەرەو پاش سەوەڕێکی ناواران لە کۆڵانی خۆمان کە هاتینە خوارەوە گەشتینە سەر سوورچی کۆڵانەکە و کە ئیتر بچینە سەر جادەی عەنە. لەوێ ئەگەر دڵنیام لەوەی کە زیرەکی ئەو شۆفێر وسایەکەی ئەو گەڵابەیە نەبوایە دەست ئێمەش لە ناوچوو بووین، بۆمباران کرابووین لەو کاتە لەناو گەڵابەکەیە بووین، وەک کە گەشتینە لای ئەو خانووە تایارێکی عێراقی هات ئەڵێ ئێستا یانی هات کابرای شۆفێرە ئاگام لێ بوو مناڵ بینەمەوەی گوێمان نەگرت بە فارسی باوکم فارسی ئەزانی کەمێک ڕادیۆ کەمێک فێر بوو بە فارسی وتی خۆتان بکەن بە مردوو. ئەوەی دوایی باوکم باسی کرد ومەس ئەم پیاوە خۆی شکۆڕ کردەوە لە جامی ڕقمبێرەکەوە. ئێمەش لەداوا باوکم وتی دێمان تۆڕم و ناو بێ لەمە تێنای گەشتین وشم دانیشتن بوو لە زۆر. باوکم ئەوانیش خۆیان ئاوا بێدەنگ کرد و دانیشتی تایارەکە هاتە سەر ئێمە لەوەی خاوی کردەوە بەرەو عەنە هات. ئیتر بکە ئەو ڕۆشت بە پەلە گەڵابەکە چۆ سەر جادەکە لێەوە تایارەکە بەو ئاراستەیە نەگەڕایەوە کە ئێمەی تیا بوو خۆشبەختانە هینا دەست بەردارمان ناو لێوە بەڕای کەوتین پاش سەرۆرێکمە ئەو حاڵەتشمان بەسەرا دەوتە هاتینە گوندی عەنە ئەوەی کە زۆر یەکێکی ترە لەو شتانەی بیرم ناچێ. یعنی باوکم کە چووینە ناو گوندی عەنە تقریبەن 2 ڕۆ بوو، یعنی مرد و مەیت شەهیدی هەڵەبجە و شەهیدی کیمیاواران هەمووی بۆ ناوای بەسەرجادەکانە کەوت بوو، دۆزار سایەتەش و بەسەریانە مەجال نەبوو دابەزی لە ترسی کیمیاوانەکە نەتەوێرا دابەزی. لەبەرەوە دیمەنێکی خەمناکی ئەو حاڵەتە هەموو لە دیمەنی سامنا بۆ خەمناک بوو، بەڵام ئەوم عایلەمان بینی کە خۆمان بەرز کردەوە لە تۆرێک بێ مناڵ ها ببی لە باوکم باوکەڕۆی کردوتی کاک حەسەنی خاوەن ماڵ و پێرزەمینیانە وەستا حەسەن کەسێکی بەناو بام بێدەسە خەوری ناسی خۆی دای خۆمان بڵێ وتی حەسەن سەیری ئەو ماڵەکە بکە ئەو ماڵی کە هاتن نانەکەمان پێدانەوە تا خۆی دوم ناڕۆی کەزانی مردوونەتی ئاوا کەوتوو. یانە پیاوێکی شورکەدە بۆ باوکم وتی ناسیمەوە. ئەو کاتێک کە باوکم ئەو هاور و باوکەڕۆیی کرد و زۆر ناڕەحەت بوو تاسی سیمابەران لەسا خۆرگی دروست بوو ئەو کات تا درەنانێکی زۆریش چەند ساڵە دوایەوە ناڕەحەتیە کرد. بەرەو ئێران بەڕێ کەوتین لە حودود تێپەڕی گەشتینە شاری پاوە. لە شاری پاوە هەمازانی 16 ئازار بوو تر وەرزی ئەو بوو کە خەڵک لە شارەکان ئەوەی کە باغدار دەبچێتەوە سەرباخ تا پاییس. چاک لە بیرمەیەم کە چوینە ناو من لە باوەشی ناوم لەگەڵا بەدە زۆر ڕێنە ئەوەیەوە پیاوێکی خەڵکی لای خۆمان لەگەڵ ماسەکەوت حاجی باقی باوکی مامۆستا ئیبراهیم پێڵێن مەلا براهیم ئەوەی کێسەیشی تکایی جەسەم بردو ئەو شتانەکە لە باوەشی ئەو بوو دەرمانیانیا بوو لە چاوی لەژێر چاوی دەمانێکی سپی بوو بۆەوەی کاریگەری کیمیاباران لەسەری چاوی نەبێت کە سیر مەکرد ئەترسام پشتی وام نەبینی زۆر قسەی خۆشی بۆ بۆی نەکەس مەیزانی چی داوە دەدەم و چاوی ئێتر هەموو هاوکاریەکە و کاتە کە فریا ئەمانەکە شتیان بۆ خڕدان ناو گەڵابەکەەوە هێشتا ناو گەڵابەکەدا نەبەزیوی ئەوەی زۆر جێری نیگەرانی بوو بەداخەوە هەمیشا گەلێک لەناو خۆیان
خاوەنی بەزەی بەسواز بە پەگەلی کورد خاوەنی بەزەیە هەمووی گەلێکی میوان دۆستە گەلێکە بەڵام من وەکو مناڵێک لە یادەوەری و زیکریاتمە ئەمێنێتەوە هیچ لەویشم ناچێت باوکمان ئەپارڕانەوە سایە گەڵابەکان یعنی لە خەوت ئەپارڕانەوە ڕاستە ئینسان بە ئەوەش بقۆڵە بێ ئاکام و بێ نرخ نەکاکە گەلی ئێران بە کورد و فارسەوە هاوکاری خەڵکی هەڵەبجە بوون بەڵام بەو حاڵەش بێکەن کوڕی نەبوو من وەکو منداڵێ لەو کاتەیە قەت ئێستا بیرم ناچێتەوە باوکم و سایە گەڵابەکان ئەپارانەوە زۆر بوو گەڵاوەکان لێمە نەبووین کە ئەم خەڵکە بن لە ماڵی خۆتانە خەڵکە لێ قەوماوە خەڵکە دوور وەرە کیمیاباران لە ناو کیمارەکان نەبوو کیمیایی زۆر نەداوەنیان ناکیمیاییان پێوەیە کەس ڕێی نەئەکردینەوە زۆر ماینەوە دەوری نزیکی سعاتێک بەناو شاری پاوای ئێمە لەناو دەڵابانە چاوەڕێمان کرد تا پیاوێکی مەد هات لە ناوی مستەفا بۆ مستەفا داریانیان پێوە دوواری باوکمان بۆیان باس کردی وەتی کوڕی خۆم ئەوە ماڵی من چوێنێتەوە ناو باخ یعنی ئەو کاتەی کە ئێستا جوان لە بیرمە هیچێک لە ماڵە زۆر تۆکم و مجەهەز و گوڵی پێشکەوتەکانیم سەردەمەوە لە هەموو ئامێرەکان بیگرێت لەو ماڵەیە هەبوو لە تەلەڤیزیۆن لە تەرتیبان وتی ئەوە جلۆبەرگی یافرەتانەوەی پیاوانەوەی مناوان ئایرە خێزاندا بوو ماڵی ئەوە بێ ئەم ماڵی خۆی بۆ کردینەوە بۆ خۆی دەوێت پشوێکی باشماندا دوای چەند ڕۆژێک بەرەو ئوردوێ سەڵ ڕۆشتی چکەن ئەکرا لەوێ بمێنینەوە ئەمە ماڵ و حاڵمان هەمووی ژێشتووە تەنها باوکانمان ئەگەر پارەیەکیان هەبوو بێ پێیان بوو ئێتر تەسەور بکە نانیشمان پێنەوە ئەوەی هەبوو چونکە مەجاری نەبوو هیچ بکرێ لەناو شاری پاوایە دیر بەشتیان تڕی چون ئۆردوگای سەوەر ئۆردوگای سەوەر معلومی زەرعەتان ئۆردوگایکی زۆر گەورە بوو یەکێک لە ئۆردوگا زۆر گەورەکانی ئەو کاتی ئاوارەکانی هەڵەبجە بوو تا هەستێکی باش لەوێ حکوومەت ئێران ها بدەنێ خەڵکەوە مەسەلەن لە ڕێکخراوە نەودەوڵەتیەکان بە هاوکاری ئەوان ئۆردودایەکی گەورە خێمە هەڵدرا زۆر گەورە ئێتر لە نانساریە خەڵکی ئەو کاتە مەسەن خێزانێکی دەرخەسی ناویە خێمایە بوو ئەو ژیانە کوردەمەردیەکە ئەو کاتە هەبوو بەڵام ئەوەی ینی هەومانەمە باش ئەزانین کە جیهانی ناو جیهانێکی زۆر ساپاک و بچووکە هەم پاکە هەم بچووکە لەبەرەوە کاریگەری ئەو حاڵەتە زۆر لەسەر دەرونی گەورەکانمانە بوو چۆ تۆ لە ناو خانوویەکی خۆشار لە زێدی خۆت دەرچی بچیتە ژیانی ئاوارەیەوە مناڵ سەرخەڵ یایی ئەبێ مەسەلەن بەڵام هەستن کۆمەڵشتە کاریگەری لەسەری هەیە بەڵام چار دەبیرمە من باوکانمان مەسەلەن دایکان سکاڵایان بوو بەدەست نەبوونی جێبدەوە بارودۆخ هێشتا باشم تا ئەو کاتێکە وەرزی باران هات ئەو ئیتە خەڵ زۆر وەزەی ناڕەحەت بوو لەو کاتا بەدەم خەڵکەوە هاتن مەسەلەن مەکتەبیان کردەوە لەناو خێمەیان مەسەلەن بۆ نمونە بنکەی تەندروستیان دامەزران بۆ خەڵک لەوێ ماینەوە لە شاری سەوەر لە ئۆردوگای سەوەر کە نزیک شارەکە بوو چەندی ئۆردوگا دروست کرا ئەیکێڵانە سەوەر بەمە لێوە ماینەوە ئیتر لە بەراسی هەڵسوکەوتی مەسئولینی ئەو ئۆردوگای ئەو کاتە زۆر نۆرمال نەبوو چونکە ئەو کاتە عێراق لەگەڵ ئێران لە شەڕا بوو و بەعنی بە خەیاڵی خۆیان ئەم خەڵکە مەسەلەن پێوانێت یایە بوو مەسەل هەنگری بەڕست بێ بە کورتەکەی ئەوەشمانتیانە بشوە خەڵکی ئەڵەبجە زۆر بەکەوی ئەو حاڵەتەیە بۆ خەڵکێکی میش ئەزەمان نەزانی دژە زۆم و بەهانی خەڵکێکی شۆڕژیە و خەڵکێک بۆ هیچ کات سەنی بە قسەی قبوڵ نەبووە هۆکاری ئەو کارە سات و ماوێرانیش کە بەسەر ئەم شارەیە هاتووە لە ئەو خەڵک نەیەتوانی ستەم قبوڵکە خەڵک زیاتر لایەنی ئاینی ئاین پەروەریەتێک مەسەلەن لەبەرەوە لەوێش بە چاوێکی زۆر بەو شێوە نۆرمال سێر نەکرای وەک ئاوارەیەکی بێتاوان ئەمە ئەڵبەتە بیرۆکەی ئەوان بۆ هینا دوای ئەوە سەرمەناکە خەڵکی ئەڵەبجە خەڵکی هیچ چەند خارەمان بوو میشە دەشەزەمی بەقز بوو بەڵام کاریگەری و ئەم حاڵەتە و زبخۆی کاردانەوەی مەسئولی ئێرانی ئێمە بە جوانی هەستمان بەو ئەکرد کە نۆرمال لەگەڵ خەڵکانە ئەزۆڵانەوە ینی هاوکاری ڕێکخراوەی دەوڵەتەکان ئەهات ینی پاش 2 ساڵ هەبوو شتومەکە بوو خراپە بوو پاش 2 ساڵ خەڵک بۆی دەرەکەوت کە ئەمە هەم هاوکاری هاتووە لە کۆگاکانە زۆرجان خراپە بوو من تای پۆلی ئەو کاتە 5 مان خوێن
لەوێ وەکو لای خۆمان نەبوو ڕاستەوە خۆشیتە پۆلی حەوت پۆلی حەوت ئێمە ئەو کاتە کە چووینە ئەوێ لە کۆلی حەوت ئەو کات ئیتر بۆ خۆی کۆگای ئۆردوگایان کردەوە ئێمە خەڵک دەسەڵاتمان نەبوو باوکانمان دەسەڵاتیان نەبوو کە کتێبۆمانەمان بۆ بکڕن بڕیاریاندا لە کۆگای ئۆردوگا خەرتاسیەمان بۆ دابینکەن کە ئەو کاریش کاتەسەوەمان نەکە بوو کە خەرتاسیەتی یاوێ بەڵام کە کۆمەڵی دەفتەر و خەڵەمیان بۆ دەرکردین چووینە مەکتەبی شارەوە مناڵانی فارس خەڵکی شاری سۆڵەر سەرسام بوو بوون بە دیزاین و شێوازی دەفتەرەکان دەفتەر و خەڵەمەکان ئەو لەو لایەنەوە لایەنی ئەوەی کە بواری ئەوەی کە بواریان بدایان بە خەڵک بۆ ئەوی بچێتە دەرەوە بۆ ناو شاری سۆڵەر لەوە شار زۆر خەڵکیان ناڕەحەتە کرد چونکە ڕێگەیان نەئەدا خەڵکیان سەغاڵەتە کرد لێپرسینەوەی بۆ کۆڵێ زیاد لە پێویستیان بۆ بەرامبەرەوە کەڵکا کرد ئەلبەتە ئێمە وەک عەرزم کردی زۆرتر دەرکمان بەوە نەئەکرد باوکەکانمان باسییانە کرد ئەوەی زۆر جێی نیگەرانی بوو ئەوە بوو کە بارودۆخ بە جۆرێک بوو باوکانمانەوە کات توانایەکی مادی وایە نەبوو کە بتوانن خێزان و مناڵ بەڕێوە بەرن مناڵەکان کە ئێمە بووین بە ناچایی ئەچوونە دەرەوە بۆ ئیشکردە یعنی ئەچوونە دەرەوە لە شاری سەوەد کەچوین لە وزار بۆ دەمکەرەوە ئیشمانەت لە شار ئیشمانەکە لە دەوەی شار ئیشی گوڵە بە ڕۆژەتەکان من و کۆمەڵی ئیشی پێمانەکەی لەوەشا باوەڕتان هەبێ ئەو خەڵکەستەمیرەیە کردی هیچ کات بیرم ناچێکە 4 ڕۆژ ئیشمان بۆ پیاوێ کرد ئەم کەسە ئیزانی ماوەڕێ عێراقین بەسە ئیزانی خەڵکی ئێمە نەداری پارەی نادایی یعنی پارەی نەداینێ و پاش خۆڵە هەراڵە فەتەنەیەکی زۆر یەک دوو کەسمانتیا بۆ هاوڕێمان پۆزێ گەورەتر بوو زۆرەتر بوون تەمەنیان کرد بوو ئەوان شەڵیان لەگەڵا بم چارە لە بیرمە هەر زۆری بێت نیوەی پارەهی پێدایت ئەوەژێکی تر لەو شتانە بوو کە ئێمە لەو خەڵکەمان بینی ساڕای چاکەیان ئینسان نابێت بەڵام میتێکێک لە گرفتەکانی ئەو نەهامەتی ناسۆریەکانی ئەو کاتە بۆ گرەوە دوای هەبوو ئەو حاڵەتە یانی ناو ئۆردوگایشە خەڵ زۆر پاشەوەی کە برایەنە خوێ ناو خێمەکانەوە خامیان دروست کرد خامیان دروست کرد خەڵ پاش خێمەکان ئەوەی کە مایەوە لەوێ چوە ناو خانوەکانەوە چوە ناو خانوەکانەوە بۆ من پێشەوەی کە باسی خانوەکانتم ئێمە کە براینەوە دوای سەوەر سەرەتا لە شارەکە ناو قوتابخانەکان جێکی کراین ئەوم بە بۆرن دەبێت چوو ئەو سەربێکی بێژی وایە کەشتر باسی کردایە ئێمە برایەنە قوتابخانەیەک باوەڕتان هەبێت لەو قوتابخانەیە وەک زیندانی واوی یعنی بە هیچ شێوەیەک ڕێگەیان بە خەڵ نەئەدا بچێتن دەرەوە دوو حاڵەتی ئەو قوتابخانەیەشم بیر ناسێ یەکێکیان ئەوە بوو کە ڕێگەیان داین پاش ماوەیەکی زۆر کە بچینە دەرەوە بۆ گەرماوە ئەمانەوە خەڵ خۆی بشوە چووکە خەڵک ماوەکی زۆر بوو گەرماوی نەچووە گەرما و ناوی زۆر ئاستم و ناڕەحەت لەگەڵ باپم و پیاوایە چوو بۆ گەرما و ئێمە ناوەگرەوە کاتی نەمانەزانی دراوی یارانی چۆنە شەقامەکانی سۆڵەری شاری سۆڵەر زۆربەی خاخۆڵ و ئەوانەی زیاتر قەراخشا کۆڵ بیرمە ینی گەشانەوەی باوکم نمخەت لەبیر ناچێ ئەو دڵخۆشی باوکم لەبیر ناچوە ناکرا لەو کادا بڵێم پارێکی و میکەنیتەوە بۆ خاوەنەکەی وەک دەستکەوتێک واو بە ئەوە بە ڕێگاکە چوین زۆرپرسیارتن بەرەو گەرماوەکە بچین لە ڕێگا من هەندێک کاغەسی سوورم بینی من نەمزانی تۆمەز ئەمە دەتمەنی ئێرانیە کاغەزە 4 دانە دەتمەنی بوو چلتمەن کرد کە دۆزیمە باوکم تێڕۆڵە بچکەمە ڕای باوکە ئەم دۆزیوەتەوە هەر زۆر باشە ڕووی خۆشی و واکۆ مرتاحی و واکۆ ئەو ڕافێخەی کەم ئەوی ناوەکانی لەگەڵ بوو ئەمە زۆر باشە بەش حەمامەکەشمانەدا ئەوشتیشی پێ ئەکڕین و ئەوەی کە لەو رەفتانە بوو کە دوای دێبا لێ کردەوەکەن بارودۆخی باوکانمە لەو کاتەدا چ بارودۆخی ناڕەحەت دوای ئەوە مامۆستام بدریک ئەوەی شفۆکی یادێکی خۆمان لەگەڵ کانماریکی برای ماوەیەکی زۆر بوو لە باو بدایکی دابڕا بۆ لە کیمیاگەکە
هۆکارەکەی دەڵێ نازانن لە ماڵەوە نەبوونیان بۆ داوەڕابوون بە کورتی باوکی خێزانەکەیان هاتبوو بۆ شاری سنوور ئەوان دیار لەبوون باوکم پاش فترەیەک لە سەردانێکایەتەوە مەزم بۆ ناو کێشە لە ئۆردوگاکانە ڕوا ئەم دوو کوڕە ئەبینێ مامۆستا مدریک و کاگمالی کە بینێ جا لەختەیە کە باوکم لەوێ قسەیەکە بوو باوکیان کرد کاک حەمالی ئەوشم دی ناسێ وتی تومەس مدریک و کاگمالیش هێناوە دۆرە پشتی دیوارێک دایناوە وتی کاک حەمالی ئەسەگە کاگمالی مدریک و ماری لە پشتی ئەو دیوارە بن تۆ ئەڵێی چی؟ وتی وەڵڵاهی بخوا بەشی گیاوتی ناوی باوکم بەشیر بووجا وتی تخوا سەر و دڵم مەگرەوتی باوەڕ بکە هاوە دڵم بەبەرەوە نەماوە زخەی هارە نازانم فڵانێ شوێن ئەو کات تەلەفۆنش نەبوو وتی ئەگەر شتێکی وا هەک تخوا مەگانی باوەڕت هەن هەبێ ئەو لەقتە و ئەو حاڵەتەیەک ئەو دوو کوڕم قەت بیر ناچێت لەگەڵ باوکیانەکە یەکتریان بینیوە ناسۆل و مەینەتی ئۆردوگا زۆر بوو ئاوایی ئێران و چیناباران زۆر زۆر لە ژمارە نایە بەڵامی تر بەڕاستی خەڵک کە هاتینە ناو خانوەکانەوە و مەکتەبیان بۆ کردینەوە سەرەتای لێرە لە پۆلی چوار بینە باو کاتە ئەو ئیتر بۆ خۆی ساڵە 2 ساڵ دەفۆتێل هەیە ئاشنابوون بە خوێندنی ئێران و بە زمانی فارسی تۆ زمانەکە فێری تاوکم لەت بیستوە مەگەر گەورەکانمان لە ڕادیۆ بیست بێگە ئەم نەما بیست بوو هەمیشە باشەکەینەوەێن لە چیەوە دەسمان لە ئاو و کاهۆ دەسمان بڵۆ کۆمەڕێندارا دوودارێتی لێوە دیسان دەسمان کردەوە بە خوێندن هەتا قوتابخانەکانی قوتابخانەی شاری ژێمە ڕۆشتی نەوکاردە بەڵامی تر وەکەڵێ کە شوێنێک زێری خۆت نەبوو تۆ زۆر دڵخۆش بیت بە زۆر شتی بەتایبەت دەگەر ئاوارەی هەمیشە دڵت دەدایە زێد و بە نیشتیمانی خۆتە چەند ساڵێک من پۆتەیم 2 ساڵێت لەوەیتە خوێنمان ئێمە لە پۆلی کلاس حوتی ئەوانەوە لە 5ەوە چیتە حوت سەر شەشی نییە بەکەرەوەی خوێنمان تا یەک دەوێت تا یەش خوێنمان ئەو بوو 93 ئەمە گەڕایلەوە ئاستەنگیمان زۆر بوو لە قوتابخانە لەو کەسم کردی زمانی فارسی فێربوونی لە ماوەی 2-3 ساڵە قرس بوو بۆ مناڵێک کە منە لەگەڵ ئەو کەلتورە تێکە بوو شارەزایەوە نەزمانە بەر شارەزای هاتینەوە لێرش تقریباً ساڵێکمان بۆ حساب نەکرا ئەوەش بۆ خۆی ئاستگی و گەڵە هاواری کیمیاوەدان وش کە لە جامیەوە بوو یعنی بنکەی تایبەت و بوارۆ لێ کۆڵەری کۆمەڵایەتی پێژەرە منم هەر ڕاستە خۆی ئەمە لە وەردوگا خراینە مەکتەبێکی شێمەوە ئێستا وەکو خانە دروست نەکرابوو بینای باڵەکانی بۆ دروست نەکرابوو بینا خراینەوە یەکسەر دەستمانەوە کەڵێ بە دەرلەوی ئەوان کرد تەعاملی مامۆساکان یەکدوانێکمان نەبوون تەعاملیان لاشەیی بوو بەتایبەت لەو کاتێک کە یەکێ لە سەرانی کورد لێرە ڕێککەوتنێکی دکۆنەوەی هەگەڵ سەدام بێت تەنانەت ئەوەنە ناشرین لەگەڵ ئێوانە سوکۆ دەکرد وا تەسەوریەکەێمە ئەو پیاوەوی ینی لە ئاسایی و پیاوەی کردەوە کە ئەم لە ئەولای سەدامی ماسکە بوو ئەوە ئیستیفزازی زۆرە کردنەوە بەڵام حەقیقەتێکی ژەیە بیڵین کە چوونە مەکتەبەکەی شای لەوێ تەنانەت سیستەمی مەکتەبەکان بۆ ئێمە گۆڕی بەتابەت لە زەی موحەدا بڕیاوە مێ پانتۆل لە پێکەی زەی موحەد ئێمە پێداگین مابتمان ناکەی چار لە بیرمەوە بەڕجەنی بەرەوبەرەکە نازمیان پێوت ئەغای نازمیان پێزۆزان جێگەی تەلۆگەری خۆوانەکە وتی کێشە نییە من ئەو ئەگەمە ئەستۆی خۆم بە ئەمان ئێمە حسابی هەبەتیان بۆ پێن میوانی ئەمە باوارە ئەو دوو حاڵەتەن بینی بەڵامی تر لە نای هەنێ لە قوتابیەکان جێگەی بەزەی بوو لە لای هەنێکیان مەسەرەن وەک هاوڕێ بوون تێکەڵمانە بوو ماوەسەکانی ژەروا هەنیشیان ئاسانکار بوون لەگەڵمان مەسەلەن لە نمرە و لاوی کە بەرسایەکمان نەکردایە مەسەلەن زۆری بۆ کۆڵێ تون دەبوون لەگەڵمان بەڵام هەندێکیشانە بوون هەر حسابی تەرەوەیان دریان بۆ کردی حسابیێوانە ئەکە کە ئێمە میوانین و ئاوارین و زمان نازان بەڵام لەگەڵەوەشتا خۆشبەختانە تر لەبێ ئەمە زیرەک برەو کاک هەنی تۆ بچیتایەکی متەوەسەی ئەوێ 3 ساڵ بێ لە مەکتەبی فارسیان بوو بی ئەمە زۆرە ئەو دەرسایی میوانایی نانە بخوێنەوە زەنابەت کۆت لێوە بێزانی ئەو ئەنی دوو بەش بۆ سۆپۆتی مامۆساکان سۆپۆتی تەلەبەکان خەڵک هیچێک لەو نەختانەی کە من ئێسش گیرمە
ئەم مامۆستا ئاوادەی ئاوات نسڕڵ ئاوات دەکاتبینی زۆر مناڵە بێ لەگەڵ پایشە ئەچم لە دوکانێک شتە کە دوکانێکە بانکێکی لە پاڵایە لەو کاتن لەداری و نەبوونیە باوکی ئەم مامۆستا ئاوات ئەندی خوای پێ باوکیان نەراوە ژنێک لێ بۆ نامانەوە لەو ناوە دوکایە بێت یعنی لەو کاتا ئەم ژنە لەگەڵ ئەم مامۆستا ئاوات ئەو کاتن ناڵە عەلالەیەک ئەدۆزنەوە لە پاڵ دەگەیە تۆمەز ئەم عەلالەیە پڕە لە پالە ینی ئەم ژنە مەردە هەستی ئەم عەلالەیە بردیەوە بۆ ناو بانقەکەوتی ئەم عەلالەیەم لە دەرەوە دۆزیوەتەوە وتیان باوکمیکی ڕایەوە بوو بە یەک فەتەنێ ناوەشایە لە بەردەم بۆ بانقە کابرای بەدیری بانقادووە دەیوت وەسفی ئەو پەروەردەیەکە کە ئەم ژنەی پێ پەروەردەکراوە سێریکەن خەڵکینە ئەمە خەڵکی ئەمە وردوگایە ئەمە نمونەیە ئەمە پەندە ئەمە عیبرەتە ئەمە بەم نەبوونەدارە سێریکەم پارێنە ئەوشم ئەوم بختە دەبێت ناچێت یەکێکی تر لەو حاڵەتانەی کە عەرزم کردی بن مناڵی ئێمە لەوەی ئیشمانە کرد لە دڵ کوڕی کاک حەسەن ئالام وەستایی شیوابزان ئەو ئاوڕۆەکە بۆری ئەمانەدا چوین لە ئۆردوگا ئەگەڕین پەنیروشتیان ئەدا لە کەڕان نەڵدەڕۆتەکان خەڵ زۆر مێ خوارد خەڵک ئاکشنا نەبوو گۆڵی لە کردووی خواردی ئەمان کۆمەڵی خۆراک کەم بوو هەنی لەبەرەوە خەڵ ئەیفرۆشت یەکێ لەو شتانەکە ئەفرۆشاوە خەڵتە ئیفرۆ پێ نەئەخۆیان مەسەن برنجە بەسمەتی بوو کە ئێستا لەوەیان بەڕۆنی ماسی دروست کراوە خەڵ ئاشنای نەبوو یەکێ لەوانەیە کە ئێمە کڕیمان لەگەڵ خورا ئەمان کرد ئۆردوگا کۆمان کردەوە پەنیر بوو مەنیرێکی سپی سوێر بوو هێنامان بۆ بازار پیامەبی لە بازاوتی ئەمە ئەیفرۆشن پامبالە وتی دەوەرنە بۆ ماڵەوە من دەما بێن لەگەڵ مابەڵیگەن بە بێن موواڕۆلێت هەموویتان بێت هەم زۆر ماپێ خۆش بوو سوپاس بۆ خەڵکی هەڵەبجە پەروەردەیەکی وای هەبوو بە ژن و مناڵ و پیاوە کەسێکمان نەبینی بە مناڵ و بە ژن و بەینەوە لەوێن دەڵێن دەڕۆزای خو سواوکە ئەمە نەبوو هەمووی شانی داویە بژێ ئیشوی بۆی ئیش بکە و محتاجی کەس نەبێت محتاجی بێگانە نەبێت ئەوە زۆر جێی سەرنج بوو دای من و شانازیشی پێوە بۆ هەموو خەڵکی وەردوگاکان چوینە ماڵەوە ئەم پیاوەکی بەتەمەن بوو پەنیرەکە بای 30 تمەن بوو 30,000 تمەن بوو تومەس ئەم پیاوە لە جێی سیفانەکە 300,000 تمەنی بۆ ئەمە نووسیوە ئێوەتمان ئێمە چۆنێمە وەلیگەین وتی چەکەکەی بۆ نووسین ئیمسای کرد وتی ئەوە یەکەم بیبن زانی خەڵکی وەربگانە زۆر مرتەوەمان خۆوەری تو پێویست ناکە چوین ئەمەش تاو کاتە 1000 تمەنی بوو تازە هات بۆ کاتی مەش پارەیان بۆ ژماردی زۆر وهانیتم تەسەوەرمان ناکرد ئەم تەنەکە پەنیرە ئەوەنە پایەوەی بنکە لەبەرەوە بردانەوە بۆ لای کابراکە و هەولێرەما بۆ ماوەڵاهی ئەم پارە زۆریان پیاوی چۆن ڕۆڵەوەتی وڵایتر تەلەفۆنیی بۆ بانخەکە گەوتی وڵایە چاک لەبی منم ناوی و پیاوەچێتی وڵای ئەوە نووسیوە کورەوتی ئەم مناڵان پارەکەیان بۆ هێناوەتەوە ئیتر لەویا بیرمە زۆر وەسیکەمرالێ ماسی لێ نەهێژنی بە ڕۆبووی بینەوە ترسی ماوە شمانە بوو کەسمانە گەلانەکە و یەکی 1000 تن بەخشیشی پێ ئەوە یەکیتر دەو لەختە خۆشانە بوو کە وەکۆ لە دەرەنجانی ئاکار و کردەوەی باشی خەڵکی ئەڵەبجە هەمیشە جێڕێز بوو ئەوەی باشانی بەڵام ئیتر مەکتەبەکەمان بۆ شێوێ بوو مەسەن ژیانی خەڵدا بۆ جۆر و کارزی کردن ئیتر نەوە دووسی ئەمە گەڕاینەوە زۆر کەس حەزی نەکرد بگەڕێتەوە منی چێکیان لەوانە باوان بوو حەزی نەکرد بگەڕێتەوە باوکمان حەزیانەکرد باوام هەمیشە ئێوە دەبوو متمانە بە ڕژێمی بەعزم مەکەن ئەو شارەی ئێتکە و ئاوەدا نابێتەوە لەم جوانە دیسە بلواژ بوو بەداخەوە کۆمەڵی خەڵکاتە و ئەنفال کرا برابر و بیابانەکانی جنوبیانی خەڵک ئەزی بازارێکی کارەسە بیتر بەستە خەڵکاتەوە بەڵام ژیانی ئاوارەیەک سەخت بوو بۆ خەڵک هاتینەوە دوای ئەوە گرانی ئەو بوو هات بەسەرا مەلومی ئەوە پێم وابێ لەجێ نەبوو ینی ئەوش بۆ خۆی کارە ساتێکی تر بوو کە بەسەر خەڵکی ئەڵەبجایە هات و شەڵی عێراق کوێت و گەماروی ئابووری سەر عێراق و ئەمەش دیساوە ماساد و کارەسا دیتر بوو بۆ خەڵکی شای هەوس کە گەڕانەوە خەنەوەکان هەمووی ڕووخاو ئەڵبەتە حەقیقەتێکەیە بە بۆمباران نەڕووخاو خاوی ئێمە گەڕێکی شارەوانی ئێستا کە مجەمەعی عەنەبوو بۆمباران نەڕووخاو ئەوەی خزم و کەسی لێرە بوو بێ خەڵک تەسەووری نابێجاری کتێب بگەڕێتەوە هەڵتێکیان رابوو هەمی خامیدار بوو کەرە سۆشتی فرۆشا و جا خزمەکە مەسەن پارەکەی بۆ هێناینەوە بۆ لەداهاتەوە خانەوەکەتان بۆ کردو
هەنێتە ئەگەڕانەوە بە خاچاغا هاتنەوە خان و ڕووخاو بەحنی سەر لەبەری خان و ڕووخاو و دیسانەوە خەڵک بۆ نەداری و نەبوونی خاویان چاکردەوە ئەوەی کەگەڕایەوە ئیتر ڕاست بەڕاستیەکەی تاگو تەلاش خان و چاوێکراوە چکە ئازم کردی هەموو خەڵک نەگەڕایەوە بۆ ڕۆژ ئێتر دەتوانێت بڵێن لە گەڕێکێکە لەوانەیە 20 ماڵێ دەتیاوە ڤیدیۆ تەسویرەکان ئێستا کار و کاتەکراوە بی لە سۆسیال میدیا هەیە یعنی شار چۆڵ بوو خەنگەمە ڕووخا بوو بۆ خۆڵێ دیسانەوە سند لە نوێ خەڵ دەستی پێکردەوە تەمەەن باودۆخێکی وەک عەزم کردی گرانی نەبوونیش هاتە پێشەوەکە خەڵک نەیتوانی یعنی تەنانەت بتوانێت بە شێوەیەکی تۆزێک ئاسایی دەست بکاتەوە بە ژیان ژیانێکی پورلەمەلکی ناڕەحەت بوو بەداخەوە دوایەوەش پێشتان ڕژەم پێدەوە گرانی و نەهامەتێت خەڵک و گەمارەوە برێ دۆ سەریەک گەڕانەوە ئێمە قوتابخانە ساڵێکمان پۆتا مەسەلەن لەگەڵ لە ئێران لێمە لە یەکی متەوەستە بوون خراینەوە لیسانەوە 6 بۆ شێوە دەستمان کردەوە بە خوێند لەبەر چونکە بۆ عەزم کردی پێشتر لێرەوە کە چوون ئاشنای کەلتورەکە نەبووین لەوێ کە تێکەڵ بە کەلتوری خوێندنەکە بووین لەوێ لەگەڵ ئەو هاتینەوە لێرەوە دیسان ئەمیشمان لەو بەڵێن نامۆمەویەوە لەمە بێگانەمەویەوە لەبەرەوە تێکخەڵبوون بە وانەکانی ئێرە دیسانەوە خۆش بوو بۆ مناوە بەتە بۆ گەورەکان نا چکە مناڵەمە کە ڕۆژتین لە سوالی سەرەتایی ساکە سەرەتایی مەکتەبەیان کۆدەکانی سەرەتایە فێری فارسی بۆین و فێری وانە فارسیەکان بناتەوە دیسانە بوو لەرە فێری وانە کوردیەکان بۆ وینایەتەوە سەر لەنێ مەکتەب شوینەوە بۆ خوێندن ئێفەکە کەسەوە بەکەی پۆلوینی خۆی چوونەوە خوێندن بەڵام بوو ساڵێکمان پۆتایەش خۆی کیمیاوەلان زۆر شتێرە ژیانی ئێمە گۆڕ هیچێک لەوانە کە مەسەڵەن تۆ میشە لە زەیدی خۆتدابی زۆر مرتاحتر ژیانەکەی لەوانەیە هەرچەند بەداخەوە خۆم راوچەوە بازم بێ میشە جێری شەڕ بووە بەڵام خەڵک ئاوارەی بەخۆیەوە نەبینی ئەوەی لە ژیانی خەڵک گۆڕی کە ژیانی ئاواریشی بینی کە خەڵک زانی ئاوارەی چۆنە زانی سەختەکانی ئاوارەی دەربەدەری چۆنە بۆ کەڵێ من و خۆم قدری وەکڵێ قدری ئاوەداری و قدری هێمن و ئارامی ئەومانزانی ئەو مانزانی کە پەندە کوردەکە زۆر جوانەکە ئەڵێ بەردەجێ خۆی سەنی لە بزە بەهانی بزە بدوایە چونکە بتێو نەتێت تۆک ئاوارەیەکی میشە ناریتە هاوانی هیچ وڵاتێکە تیای ئاوارە تووشی ناڕەحەتی ئەبی دڵ دەشکێ مەسەرەن تووشی بەتاقەتی ئەبی خەڵکی گۆڕی لەوەی کە نیشتیمانی لای خەڵک شیرینتر کرد چونکە ڕاستی ئەمە لە ژێر دەسەڵات کە ژێمی بەکسابین بەڵام هەر زۆرێ وزێری خۆمان لەناو خەڵکی خۆمان بوو ئەوەکە لێ خاوەنی مەتانەت و پێگە و مەکانەتی خۆمان بوو ژیانی ئاوارەی بە تاکی دووانیە بەڵام ئەتوانم بڵێم نیشتیمانی ئەو ئینتە خۆشی دیسکرد لای ئێمە مەسەر نیشتیمان ئەو شوێنەیە کە تۆ تیارەدایەکی و تایشت هیچ کار نابێز بێ بەڵامێتر لەوانی لە کۆمەڵێک و مەرجا تۆ بەجێ بێڵ وەگەوەی کرێسە بە دیها بۆدا بەداخەوە ئەو کاتێم واوی من وەکو خۆم خەڵکیم ئەبینی یانی باوکان دایک مەسەر خۆمە زۆر عاشقی ئەوەی بگەڕێنەوە بۆ نیشتیمانەکەمان و ویدەینەوە زارێکی تر ئەوەی گۆڕی لە ژیانی خەڵکانی هەسن ئەزمونێکی خراپ بە بەڵام من بە قەناعەتی خۆم دووری لە نیشتیمان بۆ فماوەیەک خوا نەخواسە بە کارە ساتوین نەبێت پێویستە بۆ ئینسان وەک ئەگە کورتیکێنەوە سەفەر و گەشت ومانەوە لە شوێنایەتر بۆی بزانی زێری خۆت تا شیرینی زێری خۆت بزانی بانی ئەو بەهای زێری خۆت بزانی کە خۆت دەگە لە زێری خۆتاوی چەند مەسەرەن جیاوازە لەوەی کە تۆ ئاوارە بی تیماباران و ئاواری دەستکەوتەکەی ئەوە بوو میلەتی پر میلەتێکی شەوساوە بوو ئەو زۆ مستەمانی بە درێژایی مێژووی ڕژێبەری دەبدوایەکەکانی بەتابەت عێراق بەرامبەرکردی کوردەکرا یان وڵاتانی دەرەوە نیان نەزانی یاخود خۆیان لێکەڕە کرد دەستکەوتەکەی ئەوە بوو بەڕاستی هەڵەبجە خەڵکی بە دنیا ناسن گەلی کوردی خەڵک مەبەست و گەلی کوردی بە دنیا ناسە مەزڵومیەتی کوردی بە دنیا ناسە ویژدان نوشتۆکانی ڕێکخراون لەو نێودەوڵەتیەکان و ویژدان نوشتۆکانی بەخەبەر هێنایەوە مەسەلەن
یاخود ئەوانەی ناچار کرد کە دان بە مەسەرەکە بنێن کە خۆیان کەڕەکرد خۆیان کوێرە کرد بەرامبەر بە ئەم گەلە مەزڵومە بەرامبەر بەستەمیرەی ئەم میلەتە دەستکەوتەکانی بەڕاستی ئەوە بوو لە میلەتێکی چەساوی ژێر دەستەوەی ئێمە وەکۆڵی ناومان کەوتە سەرزاران ناوەدەمە دەوڵەتەکان هەر زۆرێک بوو ئەڵێ ئاهێک بە بەرمانە هاتەوە هیچ نەبێ بەزارێکی بە پشتیوانیکی ئەم میلەتەکرا بەڕۆدۆخی خەڵک لە پێش کیمیاوی کە وەک فەتەیەکی مێژووی و کارەساتبار بەڕۆدۆخی خەڵک گۆڕا خەڵوەجی هەنی دەرەوە ناسیێن ڕابێتی کورد خەڵگایەکی هاتەوە بە بەراکەڵ ڕزگاری بوو لەو چەرمەسەری و گرتن و کوشتن و بڕین و ڕاوە دوونانەی سەمزە سەدەنی ڕژێنی باس خەڵ ڕزگاری بوو لەو قسم و بۆمبارانی نێوان ڕژێنی بەکس و ڕژێنی ئێران ئەو کات کە گۆڵە گۆڕەپانەکەی ئەم ناوچەی ئەڵەبجە و شارە زۆیە بە تایبەتی بسەن و ناوچەکانی کوردستانی بێبەش نەبوون لەوە شکی ماباران چ بۆمباران بەڵانەوە کە ڕەجەیەک باسەکەی یعنی دەستکەوتە بەڕاستی ئەوە بوو من بە قەناعەتی خۆمش ئاهێکی تا ئاستێک باش هاتەوە بە بەر خەڵکیە خەڵک هەناسێکیان کێشەوە بتوانێت ژیانێک بکەن هەسن کول لەبەرکی و ناڕەحەت بوو پاشکی ناوەران بەڵام بەبێ سەدام بەبێ دەستگا سێکوڕەکانی سەدان بەبێ ڕاوەتوندانی ژێنی سەدان بەبێ ترس لەوەی کە شەو بێ خەم بخەی بەبێ ترس لەوەی کە کوڕی گەنجت بدەتەرەوە بێت و تۆ ترسیەوە نەرێ بکی بێت بەبێ ترس لەوەی کە هەڕەشە لێ بکرێ بە باکسیبی هینا دانا مەزێ هینا ناشیتە خوێندری زانکۆ هینا ناشیتە مە نازانم پلان و پلانشێن خەڵگا و دەستکەوتەکانی ئەوون بەڕاستی خەڵ توانی بەداخەوەمەتە پاشتر ئەوەی کە شەڕی ناو خۆمانە بەسەر زۆر بەداخەوە بەڵام بەڕاستی دەستکەوتەکانی ئەوە بوون میلەتی گەری کورد بەگشتی و خەڵکی هەڵەبجە و ئەورامان و شارە زوور خۆی ناسیەوە دووبارە کە ئێمێژی ئیبرۆڤێکین کە ئێمەش خەڵکانێکی نارێژەر دەسەبی ژیانی ژێردەستەیی بینی ژیانی ئەوە ئازادیشی بینی کە ژیانێکی ترێ بێژ دەرەوەی کە لێژە دەستی ڕژەمی سەداوا بوو ئەمە بۆ خۆی گیان دەستکەوت بوو ژیانی خەڵەتاوەتی بۆڕەن پەی بەسەرا وەڵا سپاس بۆ خۆینا بەکەوتومانتیانە بۆ ئەرزم کردی ئێمە سێ ڕۆژ پاشتی نابا ڕۆژی جا ئەو گەڕەکەی ئێمەش نەی شارمەوە ئێمە کینایی لێ نەداین بۆ و بەلاما هەر بیسرا بین بەس گەڕێکی شارەوانی ئێستا و جەمەیانە گەوخاتە زۆر کیمایی بەرنەکەوت ئەوەی کە خەڵکی ئەو دەی خۆمان کەڵکی گەڕێکی شارەوانی کە شەهید بوون شار دەرچوون لە دەوروبەری شار و گوندیانە بۆ جێت لە ئەو ناوسانە شەهید بۆ نەگینا کیمیابانە هەنێ دەڕێکی شاری زۆربەی دەڕەکانی شاری کردەوە بەزێنێکیشی نەگرتەوە چونکە ئەو کاتە بەکەی تیجایی هەوا قەدەری خۆڕەحمی خواوە بکە و ناوچی ئێنە یادستەوە بەڵانێتێک بۆن هەرە بیسرا مەسەرە بەتانی تەڵەدرا بەژێر زەمینەکانە مەسەرە باوکو باوکو و باوکانمان کردیەوەیان بردەوە بەڵام ساز بۆ خوانە کەسمان گەشەی نەبووی ئەمە برینداریشمان لە وەڵامی تر ئەوە باڵوی جاناتان خەڵتر و گەر شوێنی گەر ناوچە و گەڕەکانیکی هەڵەبچە خەڵکی زۆر شەی بۆ کردە سواز بۆ ئێوەش وەڵایی ئەوەی کەما بێت من ئاماژەم پێ کرد پێشتیش دۆڵا لە زۆر شوێن ئەپلای زەنا بناوزە زۆر شوێن ئامادەم پێت ئاماژم پێ کردۆر ئەمە کاتە مناڵم کاتێکی مەبانەوە بێچوو ژنێکی دا سێمان توێ سەربان ئەو کاتێکە پێشکی ئێوارێکی مەباران گۆڤیان پازارەی ئێران هات نەخوارەوە ژنێکی دراوسێمان چوە سەربان بابیرم پرسای چییە فلانە کەس قامێتی وەڵی لە هەر چواردەوەمانەوە ئاگرە زادەپەڕی ئێوارە و باوەڕتان هەبێ ئێسش هێشتومەتە ئەم تەمەنە ئێوارە کە کاتی زادەپەڕ و خۆراوە بوون نەخۆ ترسێ دامەڵوێ چووکە سەرەتایی دەستپێکنەی نەهامەتی خەڵکی هەڵەبجە نەهامەتی کورد بگشتی بۆ کاتەن وەمی چیمیاباران بەیانەکەی کرا ئەوەژێکی تر لەو سکار و سادە ناخۆشانە یانی دەسوو پەنجەرە پێ دەڵێتەوە ژێر زەمینەکانە بەرداوە ئەوش زۆر ناڕەحەت بە تایبەتەوە ئێوانە بەڕاستی ئێستا زادەپەڕ و کاتی بۆراوە بوون هێتوانم بڵێم ئەوەی و کاتی بیرێفە نۆرمال نییە ترسێ داتەگرێ مەسەر ناڕەحەتە بێت هیواداری ئینشەڵڵا دوا قسەمەوەیە کە هەموو دنیا باکشتی بژی بە تایبەتگەری کورد هیوادارم بگامە مافەکانی هیوادارم ئینشەڵڵا ئەم نەهامەکان دووبارە نەبنەوە
هیچ بەرامبەر هیچ لەوێگەمە نەکرێت بە تایبەتیگەری کورد چکۆن زۆرمان بینیەوە ئێستا هەر میللەت و هەر نەتەوەیەک ڕوبەڕی جینۆساید و کوشتن و وەڕین و خاد و خڕی و بۆمباران بێتەوە پێش خۆیان ئێمە هەست بەوە ئازارافی چکە ئێمە هەنی بەڕاستی بە چەندین شێوە ئێمە ڕوبەری شتانە بووینەتەوە ئێجا ئەوەی زۆر ناڕەحەت بوو جێیست سەرنج و ئەوەی زۆر و کاڵێمە ئەسایی جەربڕە ئەو ئێمە کەس نەبگی فعمان لێ بکە علەتێکی لێگیفا تەنانەت بە سەوادەری وڵاتەیە خۆت لێ ئەدای عنی هەموو بۆ خۆی کارەسەتێکی زۆر زۆرە بوو سەوە شتەڵانەی کاتێ کە هەمووی هەر خراپە هیواگارین بۆ وەستی بەڵام دەوڵەتێکە بۆ دەوڵەتێکی دێ باوان ئێمە خۆمان لە ڕژێمی سەدام بە قەراری عنی ماوەڵاتیەوە بوو بان بەداخەوە هیچ ڕژێمێک لە ڕژێمانەی کە کوردیان تایی هیچ کاتووە تا ئەوە ڕۆژێش دنیا ماوە ئەم میلەتە ماوە بە قەناعەتم وایە هیچ کامیان وەک هاواتی پلەیەک نەک پلێ هەر وەک هاواتی ئاسایی سەیی لەری کورد ناکە کە هیوادارم ئینشاڵڵا کوکەری کوردیش لەم ماسال کارە ساتان ڕزگاری بێت و ماوەکە تا کۆی Halam